سڵاتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی کەناڵی وە خۆشحاڵین ڕاستەخۆ لە بەرنمەیەکی تایبەت لە ڕووماڵێکی تایبەت لەگەڵتانین لەبارەی دادگاییکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانان لە هەرێمی کوردستان. وەک دەزانن دوێنێ لە شاری هەولێر دادگای تاوانەکانی هەولێر حکمی 6 ساڵ زیندانی بۆ 6 ڕۆژنامەنووس و چالاکوانی مەدەنی هەریەکە لە ئەیاز کەریم، هەریوان عیسا، شێروان شێروانی، شڤان سەعید، گۆدار زێباری دەرکرد. لە کاتێک هەرێمی کوردستان ڕوبەڕووی چەندین قەیران لە ئاستی سیاسی، ئابووری، دارایی دەبێتەوە، دادگای تاوانەکانی هەولێر حکمی 6 ساڵ زیندانی بۆ چەند ڕۆژنامەنووس و چالاکوانێک دەردەکا. لە دوای حکمی دادگایەکە لە ئاستی ناوەخۆ و دەرەوە و لە ئاستی چاودێرانی سیاسی، ڕۆژنامەنووسان، پارێزەران، خەڵک بە شێوەیەکی گشتی کاردانەوەی ناڕەزایەتی دەتوانین بڵێن جۆرێک لە ڕای گشتی دروست کرد. هەر ئەمڕۆژ لە زۆربەی یاخود لە چەندین شار و شارۆچکەی هەرێمی کوردستان خۆپشاندان و ناڕەزایەتی دژ بە شێوازی دەژیرکردن، شێوازی دادگاییکردن حکومەکان و هەروەها هەڵکشانی پێشەرکاریەکانی سەرماف و ئازادیەکان بەڕێوە چوو. لە هەمان کاتدا لە سەرۆکایەتی پەرلەمان و سەندیکاکانی ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و چالاکوانان بە شێوەیەکی گشتی چەندین لێدوانرا کە بە جۆرە لە جۆرەکان ئەم جۆرە لە مامەڵەکردن بە پێشێرکاری یاسایی ناو دەبن. لە بەرامبەریشدا لایەنە پەیوەندیدارەکان باز لەوە دەکەن کە دادگاکە بە شێوازی شەفاف و هەروەها لە چوارچێوەی ڕێکارە یاساییەکان ئەنجام دراوە. لە مەڵقەیە گفتوگۆ لەبارەی ئەوە دەکەین کە سزادانی ڕۆژنامەنووسان لە بارودۆخی ئەمڕۆدا تا چەند ئەم سزایانە ئایا بۆ بەتایبەتی لەبارەی زانیاری و نامەگۆڕینەوە لە ڕێگای گروپەکانی ناو سۆسیال میدیا ئەمانە دەبێتە تاوان و ئایا ئەمانە تاوانی فعلیان ئەنجام داوە، شێوەی دەستگیرکردن ڕێکارە یاساییەکان و هەروەها مافی بینینی پارێزەر و هەندێک بابەتی تری وردەکاری پەیوەست بە دەستگیرکراوانی ئێستا، ئەوانەی حکم دراون، ئەوانەی ماون و هەروەها ئەوانەی لە پێشوو ئەزممویان لەگەڵ دادگاکان دام و دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستانەیە. دادگاییکردنی ڕۆژنامەنووسان و هەڵسوڕاوانی سیاسی پەیوەندی بە کاری سویخڕیەوە هەیە یان بۆ ترساندن و بێدەنگکردنی هەمووانە. هەڵکشانی پێشەرکاریەکانی سەر ئازادی ڕادەربڕین و بیرڕای سیاسی هەرێم بەرەو کوێ دەباتن. پێویستە چی بکەین بۆ ڕێگریکردن لە پێشێرکاریەکانی سەر ئازادی ڕادەربڕین و بیرڕای سیاسی. لەم بارەیەوە گفتوگۆی ئەم تەوەرە لەگەڵ هەریەک لە بەڕێزان پەیمان عەزەدین، ڕێمی سەباح، پەیمان خان لە شاری سامانی پارێزەرێک هەروە پارێزەری ڕاوێژخانی هەولێرەوە هاوکات کەژار ئەنوەر ڕۆژنامەنووس و لە نزیکەوە ئاگداری کەیسەکە و لە کاتی دادگاییکردنەکە لە نزیکەوە ئاگاداری وردەکاری کەیسەکەیە بە ڕێزیشان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبن بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە. سەرەتا پێشەوەی بچمە لای میوانانم دەمەوێت بچمە لای کاکەژار ئەگەر وردەکاری بە وردەکاریەوە هەندێک زانیاریمان بدەیتێ لەبارەی شێوازی دەژیرکردنەکە و هەروە گفتوگۆیانەی کە هەبوو لە ناو ڕۆژنامەنووسان و دەمێوەش بڵم جەنابەت پێدوا بوو کە لە یەکێ لە نووسینانی نووسیوتە دەڵێیت مەترسی هەیە کە هەندێک لە پارێزەرەکان تەنانەت کەیسەکانیان فرۆشت بێت و ڕەخنە لە پارێزەرەکانی شەگریت. کەرەمکە سوپاس بۆ ئێوە و سوپاس بۆ میوانەکان و سەرەتا دەمێ سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی حەفدەی شوبات و ڕۆژانی دوایی دادەنوێنم. بەجددی من بڕیارمدا کە ڕۆژ بە ڕۆژ ئەوەی بینیمە لە پرۆسەی بەڕێوەچوونی دادگاییکردنەکان بڵاوی کەمەوە بۆ ڕایگرشتی، چونکە سەر ڕای ئەوەی دەسەڵات بێباکانە دێ ڕژبگیری دەست پێ دەکا و ڕۆژنامەنووسان و چالاکوانانی مەدەنی و کەسانی سیاسی و سەربەخۆ دەستگیر دەکات و بە تۆمەتی جیاواز و بیانی و جیاواز دایان خاتە کونچی زیندانەوە و
بەو دادگا حزبیە ژێردەستی خۆیان سزایان بەسەردان دەسەپێنی ئەوەی کە لە ڕۆژی یەکەمی بڕێوچنی پرۆسەکە ئێمە تێبینی ما کرد هەڵبەتە دەمێ ئەو باسکەم کە ئێمە لە ناو هۆڵی دادگاکە نەبووین بەڵام لە ناو دادگا بووین چاودێری بەڕێوەچوونی پرۆسەکە و جێوی دادگامان دەکرد هێزێکی زۆر لە ئاسایش و دژە تیرۆر لە بەردەمی هۆڵی بەڕێوەچوونی دادگایەکە بوون ئەم جۆرە هێزانە بۆ کەسانێکی تۆمەتبار یاخو تاوانبار دەهێنرێن لە ناو دەرگا کە ئەو کەسە تیرۆریستێکی زۆر گەورە بێت تاوانێکی زۆر گەوری ئەنجادا بێت بۆی لە ڕێگادا لە کاتی گواستنەوە کە نەڕەفێنرێت لە دژەدەستی هێزە ئەمریکان بەڵام ئەوانەی کە هێنرانە ناو دادگا نە تیرۆریست بوون نە سەرکردەی گروپە تیرۆریستیەکە من بۆ شێوازە هێزە زۆرە لەگەڵام بوون و ئەوەی ئێمە تێبینیمان کرد لەلایەن هێزەکانی ئاسایشەوە ڕێگری لە پارێزەرێک کراکە بچێتە ژوورەوە کە هەموو شتێکی یاسایی تەواو بوو زۆر محاوڵەی کرد بچێتە ژوورە بەڵام بە شێوازی زۆر ناشین وەڵامیاندایەوە و تەنانەت پێشەوت قسەی نەخشاویشان بەرابەر کرد ئەمە یەکێک دووهەم ئەو زانیارانی ئێمە هەماموو لە ڕۆژی یەکەمدا بە هیچ زۆرێک گوێ لە پارێزەرەکان نەگیرا ئەوە ڕێگەیشان پێدرا پرسیارێش بکەن و لەگەڵ ئەوەشدا ئەو قسانەی کە دەکرا لە ژوورەوە ڕۆڵی داواکاری گشتی زۆر بە خراپە لەم دۆسیێ ژێردرا ئینجا لە کاتی با بڵێن ڕێست چەند کاتژمێنێک پرۆسەکە لە تایمی یەکەم بەڕێوەچوو دادوەرە ڕێستیدا بە پارێزەرەکان و ئەوانە بەداخەوە لە هەندێک لە پارێزەرەکان بە تایبەتی دەتوانن چڕێکەوە لێ ناو یەکدوو پارێزەران چکە هەندێکیان باشن و بەشێکی زۆر لە پارێزەرەکان خۆبەخشانی شاکرد بەڵام لە لێدوانە ڕۆژنامەوانیەکانیاندا زۆر شەفافیاندا بەڕێوەچوونی پرۆسەکە زۆر شرعیەتیاندا بە پرۆسەکە کە ئەمە جێی مەترسی بوو و من ئەو کاتە لەبەر چای هەموو ڕۆژنامەنووسەکان بە پارێزەرەکان من دەگوتم ئەمە خاڵێکە بۆ دەستکرانەوەی دادگا و دادوەر و ئەو فشارە حزبی کە بەیانی بتوانن بەپێی مادە یاسایەکانی ئەوانی بۆ مەرامی خۆیان بەکارێنن بیسەبێنن بەسەر ئەو هاوڕێ هەواڵانەمەدا بەڵام بەداخەوە ئەوان مەبەستێکیان بوو دوازار کە گەڕانەوە ژوورەوە دیسان هاتنە دەرەوە هەندێکتر قسەیان کرد قسەکان جیاوازی دا من گریم لە هەندێک لە پارێزەرەکە کرد وتم ئێوە نازانن ئەوە دادگا فێڵێکتانێ دەکەن معقولی ئێوە پارێزەر بن فێڵێکتانەی بکرێ و ئەم دۆسیە هەستیارە ئێمە دەمێکە قسەی لەسەر دەکەین و دەمێکە ترسمانی هەیە دەسەڵات دادگا بۆ مەرامی خۆی بەکاری وێنێ بەداخەوە جوایە نەگر بەڵام بۆ ڕۆژی دواتر ئەوەی کە ئەو دادوەرەی کە برم ئەو بورە ئەو پارێزەری کە شریعەتی دەدا پرۆسەکە و کە پێی وایە شەفاف بوو زۆر کراوە بوو بەداخەوە ئەو هات لە دیوێکدا ڕخنەی گرکە ئەمە بەڵێ ڕێگیری کراوە و ناشەفافنە ئەوانە تا من لە دوای کۆنگرە من لەگەڵی قسەم کردوتم تۆ هۆکاری سەرچوی کە ئەو ڕۆژنامەنووسانە زۆر باش کاکەژەردەکاری ئەگەر پێمان بڵێیت لەسەر چی ینی تۆمەتەکان چی بوون کە ئاراستەی جیراوەکان نەکرا و ئەم بەڵگانە ئەو بەڵگانە چی چێک لەو بەڵگانە بەڵگەی ماموسە بوو یەکلایی کرایی چێک لەوان یەکلایی کرایەوە کاکیوە تا ئەم دقێ ئێمە قسە دەکەین هیچ بەڵگەیەکی باوەڕ پێهێنەر هیچ بەڵگەیەک باوەڕ پێهێنەر نەهاتووە یاخود ڕوبەڕووی پارێزەرەکانی ئەوانەی سزادران نەخراوتە بەردەمیان و چەند جارێکیش لە ڕۆژی دووەم چەند جارێکیش داوایان کرد بەڵام دادگا هەڵسابوون منە گروپ چاتێکەیە ئێمە لە نێوان خۆماندا بۆ منە ئێستا ئەو چوارەمان گروپ چاتێکمان هەیە ڕۆژانە بیرۆڕە ئەڵ گۆڕ دەکەین ئەوانە هەستاون بە زۆر بە فشار پاسۆردی فەیسبوکەکان و تۆڕە کۆمەڵایەتەکانی ئەوانیان پێیان کردوونەتەوە با فشاری جیاواز کە ئەمە جوان لێدەوی کە شێروانی بە دادوەری وتەوتی من تهدیدی دەستێژی سەر هاوسەرەکەم لێکرا و بازەوە دەکە لە ژێر فشاردا ئەمایان پێکراوە ئیدی لەوێەوە ئەم گروپ چاتانیان بەکار هێناوە ئەمەیان کردوتە بیانوو بەسەر با بڵێن ئەو کەسانی کە دەستگیر کراون هیچ شتێکی باوەڕ پێهێنانەوە ئەمە پرسیارەکە پێشتر کاکەژار پێشتر بڕیاری چاودێریکردنی ئەوانە لە ڕووی دادگاشەوە نەبوو و پێشتر بەبێت بڕیاری دادگا چاودێری ئەمانە کراوە
کاک هیوا من دەمێ باز یەک خاڵکەم یەکێک لەو تۆمەتانی کە خراوەتە پاڵیان باز دەوە دەکرێت دەڵێن ئەمانە تابری شێوانی باز دەڵێن چەند گروپێکی هەبووە وەکو گروپی سەرداری ئاڕاستی کراوە لە قوشتەپا لە لای ئاکرێ باشە ئەگەر شێروانی دانی بە تاوانەکەی ناوە ئەگەر شێروانی کە ئێستا سزا درراوە 6 ساڵ بۆچی سەردارەکان دەستگیر ناکرێن ئەی گروپی سەرداری نییە ئەی لە کوردستان نین ئەی ناڵێن هەمووی واردە و شێروان ناوی هەمواری هێناوە و داویتی لە داپیدانانەکەی ئەمە بوو ئەوان دەستگیر ناکرێن ئەمە خاڵێکی دیکە شێروانی داوای لە دادوەر کردووە ئەو کاتێک کە وتەی لێ وەردەگیرێ لە کاتی لێ کۆڵینەوەدا ئەوەی خراوەتە سەر زمانی عەرەبی دەڵێ ئەمە هەمووی دەستکاری کراوە تکا دەکەم کوردیەکەم بۆ بگەڕێنەوە بەڵام دادوەر گوێی لێ نەگیراوە خۆمان دەزانین لە هەرێمی کوردستان دادوە بەشێک لە دادوەرە بەڕێزەکان و دادگاکان هەمووی لە ژێر فشاردان هەمووی لە ژێر فشاری حەزبیدان وە ئەوەی کە هەردەمەی لێرە شتێک بۆ ڕایگەشتی بزانن یەکێک لە دادوەرەکان لەگەڵ سزادانی ئەوانە نەبووە کە کاتێک بڕیاردەیە کاگڕێبین لە ڕووی یاسایە و پەیمانخانیش دەزانن دادوەر لە ژوورەوە دەرێ بە زۆرینە کاتێک بڕیا دەرێ کەوتی بە کۆی گشتی کەواتە هەر سێ دادوەرەکە پەسەندی دەکەن بەڵام کە گوتی بە کۆی گشتی کەواتە نەقسیە بەڵام ئەگەر یەک دادوەریشبی ئەمە ئفراز دەکرێت ئازاد بکرێت جا بە کەفالە بێ بە هەر شێوازی بی یعنی واتە لەنێ خۆشیاندا دادوەرەکان باوەڕیان بە قەزەکەن بە باوەڕیان بۆ تومەتانە نەبووە کە لە کاتی ئیفادە وەرگتن هێنراوەتە بەردەمی دادوەرەکان بۆیە ئەوەی شتێکی دیکە من دەبێ باسکەم ئەوە یەکێک لە نوێنەرەکانی ئاسایش ئێوتە دادوەرەکە ئەمە تەواوە ئەوە ڕێک ئەوەیە ئەوە بڵێ واتە ینی دەبێت لە ژێر ئەوامری نوێنەری ئاسایش بێت دادوەرەکە کە ئەمە هەر ئێمە دەبێت ئەو بڵێم لە دوێنێەوە بە تەواوەتی ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنی و بەشێک توان برم لە پارێزەرەکانیش ئەوانی کە دەست بۆ کۆمەڵک دۆسیە دەبن ژیانیان بە تەواتی هەمومان کەوتە ژێر مەترسیی زۆر گەورە تا ئێستا دەماوت مەترسیە بەڵام ئێستا ئەم دەسەڵاتە دێ تیرۆرت ناکە بەڵام دێ بە چوارچێوەی یاسایی بە مادەی یاسی ئەوەی بەدڵی خۆی بێ ئەوەی قسەی لەسەرکە دێ چەندین ساڵ وەکو ئەو برادرانی دوێنێ زیندانی دەکات و بەپی مادەیەکی یاسایی بۆی دەدۆزێتەوە. زۆر باشە پێمان خەندێمە لای جەنابەت ئەمڕۆ یعنی جگە لەم ناڕەزایەتیانی هەبوو ئەوەی حکوومەتی یاریێم کە پەیوەندی بە کاروباری دەرەوەی ڕاگەاندراوێکی دەرکردووە پێی وایە کە ئەمانە یعنی مەترسی بوونە و بە پێی ڕێکارەکان بەڕێوە چووە و هەروەها ئەنجومەنی دادوەریش ڕاگەاندراوێکی بڵاو کردوتەوە پێی وایە ئێستا ئەم قسانەی ئێمە بە قسەی ڕاگەاندراوەکەی ئەنجومەنی دادوەری بیتە دەخۆڵکردنە لە کاری ئەوان ڕای جەنابەت لەسەر ئەم بابەتانەوە ئەگەر لەسەر دۆسیەکە وردەکاری کاکەژاری ژووتی. بەڵێ زۆر سپاسدانەکەم خۆشحاڵم لەگەڵ ئەو هاوڕێیانە لەم بەرنامەیە پێکەوەین لە ڕاستیە خۆی ئەگەر ئەمە تەدەخول بیان ئەگەر لە تەدەخولەکەەوە دەست پێ بکەینەوە باسی بکەین ئەگەر قسەکردن لەسەر ئەو ڕێکارانەوە ئەوەی کە ئەنجام دراوە چکە ئێمە کاتێک قسەی لەسەر ئەەکەین دوای ئەوەی کە دادگایکردنەکە بە ئەنجام گەیشتووە و دوای دەرکردنی حکم قسە لەسەر دادگایکردنەکە ئەەکەین ئەگەر مەسەلەکە یا بابەتەکە تەداخولکردن بێ ئەبوو ئەنجومەنی دادوەری و داواکاری گشتی لەگەڵ تەواوبوونی وتەکانی سەرۆکی حکوومەت لە کۆنگری ڕۆژنامەنووسی لەم چەند ڕۆژەی ڕابردوو کە بەر لە دادگاییکردن و بەر لە ئاراستەکردنی تۆمەتەکان بە شێوەیەکی ئاشکرا ئەو تاوانە وەکو تاوان باسی کرد و باسی ئەوەی کرد کە ئەوان تاوانبارن بەوانە و تاوانەکانی دەستنیشان کرد کە لە ئەساسە هەم تەداخولکردن بوو هەم پێشێلکردنی با بڵێن پرەنسیپێکی گرنگی قانونی بوو کە ئەڵێ تۆمەتبار بەبێ تاوان هەژمار ئەکرێ هەتا ئەو کاتەی کە تاوانەکەی ئەسەلمێنرێ کەواتە ئەو هەم پێشێلی قانونی کرد سەرۆکی حکوومەت و هەم تەداخولی کرد بە ئاراستەکردن چونکە ئەم قسەیەی و ئەم ڕیزکردنی تاوانانە بۆ ئەو ڕۆژنامە و چالاگوانانە
بۆ خۆی بە شێوازێکی ڕاستەوخۆ ئاراستەکردنی دادگایە و فەرمان پێکردنیانە کە ئەبوایە لە ڕاستیە بەر لە هەر شتێک ئەنجومەنی دادوەری و داواکاری گشتی ئەگەر دوو دامەزراوە بوونایە بۆ چەسپاندنی بۆ چەسپاندنی یاساوە بەرقەراربوونی عەدالەت و دادپەروەری لە هەرێمی کوردستانە ئەوان لە دژی ئەو کۆنگرە ڕۆژنامەنووسی سەرۆکی حکوومەت قسەیان کردایە جگە لەوە خۆی گشتی پرۆسەکە پێمان خان بۆی شتێک بدەین ببینەران خۆی گشتی پرۆسەکە ئێستا دوو ڕایەکەیە کە پێی وایە ئەمە پرۆسەیە کە بۆ ترساندن و بۆ تۆقاندن و بە سیاسیکردنی دادگاکانە ڕایشتنی لەلایەن حکوومەت و ئەو جەماعەتەوەیە کە پێم وایە ئەمە بە شەفافەت و لە چوارچێوەی ڕێکاری یاساییەکان بڕێوە چوون وای جەنابەت لەم بارەیە بەڵێ جا ئێمە بڵین هەموو حاڵاتی ئەم هەرێمەین و ڕۆژانە لە دادگاکانە کەیسەکان ئەبینین و قانونەکان ئەزانین و ئەیبینین چۆنە و بێ قانونیەکانی شەر ئەبینین و ئەزانین چۆنە لە ڕاستیە ئەوەی کە بڵین قسە بێت لەسەر ئەوەی کە ئەمە شەفافیەتە و چەسپاندنی یاسایە لە ڕاستیە ئەمە بە تەواوەتی دوورە لە واقعی کە هەیە و ئەوەی کە ئێستا ئەیبینین ئێمە سزادانی چالاکوان و ڕۆژنامەنووسانە لە هەرێمی کوردستانە لەسەر قسەکردن و لەسەر دەربڕینی ڕای ئازاد و لەسەر بڵین بڵاوکردنەوەی بیدوڕاکانیان لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کە ئەمە بۆ خۆی بە تەواوەتی بە یاسا سەلمێنراوە و ئەو مافی داوە بە دەستوری عێراقیش ئەو مافیاوە بە هاوڵاتی و هەر کاکێکی عێراقی کە دەربڕینی بیرروڕا ئازادە و ئەتوانێت بیرروڕاکانی دەربڕێ بە هەر شێوازێک کە ئەوێ بە بڵاوکردنەوە بێت یاخۆ بە قسەکردن بێ بە هەر شێوازێک بێ بەڵام ئەمە یاری حەزەکەم ئەوە بخەمە بەرچاوتان ئەمە بە بڵین پێش وەختە جێبەجێکردنی ئەو قانونەیە کە ئێشتا دەرنەچووە لە هەرێمی کوردستانە کە پێشنیازە یاسای ڕێکخستنی سۆشیال میدیایە و ئەمە ئەم پێشنیازە یاسایە بە مەبەستەوە ئامادەکرا و قسە و فشاری زۆر لە کاتی خوێندنەوەی یەکەما بۆی دروست کرا بۆیە پەرلەمان بێدەنگی لێکرد و ئێستا پەرلەمان دەستی کردوتەوە بەوەی کە گفتوگۆی بکاوە بیهێنێتەوە بەرباسکردن و دەری چێنێ ئەمە ئەگەر تەواو بکەم ئەو حکومەی کە دوێنێ دەرچوو جێبەجێکردنی ئەو یاسایەیە پێش دەرکردنی زۆر باشە دەگەڕێمە وڵات بۆی دواتر بە خاڵ پێم بڵێ ئینتیهاکەکانی کە بە قانون و بە مافی تۆمەتباران کە کراوە لەکوێدایە یعنی بە خاڵ پێم بڵێ کە ئێستا جەدەلێکی لەناو با بڵێن یاسا ناسان و مافەروارانیش دروست کردووە کاک ڕێوین سڵاو لە جەنابی شت و جەنابەت وەکو پارێزەرێکی ڕاوێژکار و نزیک لەم دۆسیانە و پێشتر لەسەر زۆر لەم دۆسیانە کارت کردووە و ئاگداریت کۆی گشتی دۆسیەکە چۆن دەبینی؟ دیارە گرفتێک لە پەیوەندیەکە هەیە ئەگە دواتر هاوڕێیان چارەسەریان بکەن ڕاستی پێشەوەی من دەبێ بینەران ئاگدار بکەمەوە کە بەرنامەکە ڕاستە و خۆیە دەتوانن ڕاستەخۆ لە ڕێگای کۆمنت و پرسیارەوە بەشدار بن لە بەرنمەکان و پرسیار لەسەر دۆسیەی دەگیرکردن و حکومدانی ڕۆژنامەنووسان و چالاکوانان دەرببڕن و هانی بینەران دەم کە بۆ بەردەوامیدان بەم کەناڵە و پاڵپشتی زیاتر سەبسکرایبی کەناڵەکە لە یوتیوب لە خوارەوە بکەن و هەروەها بۆ میوانان شێوازی بەرنمەکەمان بە شێوازی دیالۆگێکە واتە دەتوانین ڕۆڵی پرسیارکەر ببینین و پێشکەش با بڵێن ڕۆڵی بەشداربووش لە ڕاستیە کاک ڕێبی نازم جێت لە پرسیارەکە بوو وەک پارێزەرێک خاڵەکانم پێ بڵێ لەکوێدا ئینتیهاک بوو بە قانون و بە ئینتیهاک بوو بە مافی تۆمەتباران لە ڕێکارەکان و تا ئاخیری کە حکومەکەمان بینی. سڵاوتان لەبێت سڵاو لە هەردوو میوانە بەڕێزەکەت طبيعي انتهاكي
ئەو دادگاییکردنە کە من تۆزێک ناوی نانم دادگایی شتێکی ئەمسورعا ئەوەی شتێک بە پەلەپەل بکرێ و ڕێکارەکان وەک خۆی جێبەجێ نەکرێتن و قانون تیدا تطبیق نەکرێتن من ئەگەر لەسەر ملی خۆشم بێ پێی ناڵم دادگایی کردن شتێک بۆ ویستیتیان بیکەن و کردیان هەتا ئاخیری بۆیان هات یعنی ڕێکارەکانی قانونی ئوسوڵ محاکەماتی جەزایی ئوستازە پەیمانیش دەزانیتن ڕێکارەکان لەو بابەتە جێبەجێ نەکرایە بە هیچ شێوەیە لەبەرەوەی ئوسوڵی تحقیقکردن و ئوسوڵی ئەنجامدانی ڕێکاری یاسایی ڕێکاری لێکۆڵینەوە لە مەرحەلەی لێکۆڵینەوە لەو بابەتەدا هیچ شێوەی یاسایی تێدا بوونی نەبوو وەروە کاکهژار و پەیمانخانیش باسییانەوە کرد لە قانونی ئوسوڵ محاکەماتی جەزایی عێراقی ساڵی 79 بە هیچ شێوەیەک دەسەڵاتی دادوەری بۆی نییە تەفتیشی مۆبایل و ڕەسائیلی مۆبایل بکاتن بە هیچ شێوەیەک بۆی نییە تەنها دەتوانێت بزانیتن ئەو تەلەفۆنە لەکوێ بۆ کوێ هاتووە بەڵام تەفتیشی مۆبایل تەفتیشی تۆڕی کۆمەڵایەتی بە هیچ شێوەیەک لە یاسای عێراقی یاسای ئوسوڵ محاکەماتی عێراقی بوونی نییە لە یاسای ئوسوڵ محاکەماتی مصری و سووری ئەوانە بوونی هەیە بەڵامەوە لە یاسای ئوسوڵ محاکەماتی جەزایی تەفتیشکردنی مۆبایل و گروپ چاتی سۆشیال میدیا ئەوانە یعنی بوونی نێهی بە هیچ شێوەیەک دواتر ئەنجامدانی ئەو دوو جەلسەیە لە دوو ڕۆژی لە دوای یەک و گوێنەگرتن لە تۆمەتخراوە پاڵەکان هەموو ئەوانە زوعف دروست دەکات لەو بابەتەدا یعنی وا دەکات خەڵک گومان بکە ئێمە زۆر کەیسمان هەبووە ئوستازە پەیمانیش لە دادگایە و دەزانێت کەیسی گەورەترین کەیسمان هەبووە زۆر خەتەر بوو زۆرەوە بووە ئەمڕۆ دەرسەیەکی دادگاییکردنەکەی کراوە بەڵام کە تەزیر کراوە بۆ چەند ڕۆژێکی دواتر تەزیر کراوە نەک بۆ ڕۆژی دواتر یعنی ئەو پەلەپەلیەیە گومان لای یاساناسان گومان لای ڕۆژنامەنووسان گومان لای ڕێگشتی دروست دەکات بۆ پەلەپەل یعنی دواتر بۆ گوێ لە تۆمەتخراوە پاڵ ناگری دواتر چۆن وەکو باستان کرد چۆن تۆ پێش ئەوەی دادگایی بکرێ دەسەڵاتی تەنفیزی سەرۆکی دەسەڵاتی تەنفیزی سەرۆکی حکومەت دەڵێ ئەمانە تۆمەت تاوانبارن خۆ لە یاسا دەڵێ تۆمەتبار هەتا یعنی تۆمەتەکەی لەسەر ساغ نەبی تۆ تاوانبار نییە یعنی کۆمەڵێک خروقات کراوە خروقاتی یاساین ئەوە قسەی من نییە ئەوە یاسا وا دەڵێتن ئەوە قسەی تۆ نییە قسەی پەیمانخان نییە قسەی کاکهژار نییە یاساوا دەڵێ ئەمە خروقاتە کراوە یعنی خروقاتە بەرامبەر بە یاسا خروقاتە بەرامبەر ئەو بەو ڕۆژنامەنووس و چالاکوانانەی کە دوێنێ حکم دراوە خروقاتە فەرموو تۆ ئەگەر بەڵگەر لەسەریان هەیە ڕێکارەکان وەکو خۆی جێبەجێ بکە دادگاییەکە وەکو خۆی هەموو ڕێکارەکانی لێکۆڵنەوە وەکو خۆی جێبەجێ بکە پەلەپەل مەکە بە دوای بەڵگە بگەڕێ فەرموو شانەی چەکداری هەیە فەرموو ئاداتی جەریمە بۆ ببینەوە ئاداتی جەریمەنی ئەوە ڕوکنەکی گەورەی تۆمەت خستە پاڵەکە بوونی نییە یعنی کۆمەڵک بابەت هەیە نەقس هەیە دواتر بەڕاستی ئەو بەیاننامەی ئەنجومەنی دادوەری دەگەڕێزم بۆیان ئەتۆ بەیاننامەیەک دەردەکەی دەڵێ دادگا کە شەفافانە بوو ئیت فەرموو جەنابەت ئەدینابی ئەتو سیفەی تەمیزیت هەیە دەبێت تەمەشای دۆسیەکە بکەیت تەمەشای بڕیارەکە بکەیت ئەو جە بڕیار بدێ ئەم بڕیارەی دادگای تاوانەکان بڕیارێکی صحیح بووە بڕیارێکی غەڵەت بووە بەڵام ئەو لە ئێستادا یەکسەر بە بەیاننامەیەک سەرماندی کە بڕیارەکە ئەگەر بێتە لاشیان یەقین ئێستا لای من دروست بووە ئەو بڕیارەی دادگای تاوانەکان تەمیزیش بکرێتەوە ئەوان تەمیزەکەی تەصدیق دەکەن و کۆتایی پێدێتن یعنی حکومەکە سابت دەبی لە سەروانە یعنی ئەوە هەموو تێبینی دەوێت تێبینی تری شەوی بەڵام ئەوەندەی لەو دوو ڕۆژە ئەوەندە تێبینیە بووە دەستان خۆش لە ڕاستیە من لە یعنی لەو بەشێکە پەیوەندی بە مداخلەی خۆمەوە یەکەمتر دەچمە سەر با بڵێن ئەو ئینتیهاکە یاسایانەی کە ئێوە دووتان باستان کرد لەبارەی تەنان لە ڕاستیە ئەو دیوەی کە گرینگە باز نەکرا لێرە بە شێوازی دەژیرکردنەکەی لە ڕاستیە
شێوازی دەستگیرکردنەکە بەبێ ئەوەی کە باڵێن لە ناکاو هەڵکوتانە سەر ئەم کەسانە و بەبێەوەی بڕیاری دادگا هەبێ دواتر دانیان بە زۆر ینی دان پێدانان ئەنجام دەدەن پێیان و دواتر بەڵگەیان بۆ کۆ دەکەنەوە و هەروە بابەتی ئەوەی کاکەژاری ئەوش باسان کرد مەسلەی بەکارێنانی توندوتیژی و فشار لەژێر فشارە بۆی دان بۆ بابەتانە بڵان من پێم وایە ئەمانە ینی هەموو ئەوەی کە ئێستا لە ڕاستیە ڕوودەدا ئێمە لە ڕابردوو ئەگەر بیرتان بێ لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کەیسی ئازادی ڕادەڕوین لە هەرێمی کوردستان هەمیشە یەکێک بەلەو بابەتانی کە زۆر بە ئاسانی باڵێن ڕای گشتی لەسەر دروست کراوە و طبعا لە پاڵ ئەوەی کە پەیوەندی بە ئەم بابەتە پەیوەندی بە مافە سیاسی و مەدەنیەکانەوە کە بەداخۆ من زۆر زار باسم کردووە ئینتیهاچی زۆر گەورە بە مافە ئابووری کۆمەڵایەتیەکان کراوە کەمتر ڕای گشتی دروست کردووە بەڵام من پێم وایە بارودۆخەکە ئێستا بە جۆرێکە لە هەرێمی کوردستان کاتێککە دەسەڵات یان شێوازێک لە حکومڕانی تووشی بە بنبەزگەیشتن دەبێ و تووشی قەیران دەبێ و ناتوانێت چارەسەری بکە هەنگاو دەنێ بەوەی لە ڕێگای ئیجرعاتی ئەمنیەوە مامەڵە لەگەڵ دۆسیەی ئەم کەسانە بکە کە باڵێن ڕۆڵیانەیە لە فەزای گشتی و کاریگەریانەیە و تەنیا مەبەستەکە بە تەسەوڕی من تەنیا بێدەنگکردنی ئەم شش کەسە نییە و حکومدانی ئەم شش کەسە و ئەوانی تر نیە لە ڕاستیە تا چەند 20 کەسێک من پێم وایە ئێستا ئەو گفتوگۆی ئێستا باڵێن ئیستیمارەیەک دابش بکە یانی ئیستفتایەک بکە خەڵکێکی زۆر لە ڕۆژنامەنووس و چالاکوانان دەڵێ من شعور بە ترسەکەم و هەست بە ترسەکەم کە کاری ڕۆژنامەنووسیەکەم یان کاری سیاسیەکەم من پێم وایە ئەمە ڕێک مەبەست ئەوەیە کە لە ڕێگای ترساندنەوە بڵاوکردنەوەی ترس و تۆقااندنە و لە ڕاستیە هەوڵێکە بۆ دەژیرکردنی تەواوی کۆمەلگا و من پێم وایە ئەمە مەسزیشی ترمان پێدەدا کە ئەوەی پێشتر هەندێک خەڵکە باوەڕی بە چاکسازی و بە گۆڕانکاری لەم شێوازە لە حکومڕانیە لە سای ئەم مۆدل حکومڕانیە بوو من پێم وایە پێمان دەڵێن کە ئەمە گۆڕانکاری ناکرێ بۆ هاتوون لە ڕێگەی ئیجرعاتی ئەمنیەوە و بەکارهێنانی دادگاوە لە ڕاستی هاتوون کۆمەلگا ڕوبەڕووی ئەم دۆخە دەکەنەوە من پرسیارێکم لە ڕاستیە بۆ باڵێن داواکاری گشتی و ئەنجومەنی دادوەری و ئەم بابەتانەیە ڕۆژانە ئێمە چیرۆکی فشار دروستکردن لەسەر ئەنجومەنی دادوەری دەبیستین تا بە ئێستا بەیاننامەیەکی دەرنەکردووە لەسەر دەسەڵات کە لەسەر مەسئولین کە فشاریان لەسەر بێ و ئێمە لە ڕاستیە باسی ئێمە ئەو دابشکاریە دەزانین لەسەر بنەمای حزبی کە چۆن ئەوەی پێدەوترێ مەجلیسی ئەمەی پەیوەندی بە تەسەسولی دادگا و هینی تەمیزەوە هەیە لە بینی لایەنە سیاسیەکان دابش کراوە من پێم وایە بارودۆخەکە چالاکوانان و کەسانی سیاسی و ڕۆژنامەنووس دەخاتە بەردەم ئەم دۆخەی لە ڕاستیە کە بیر بکەینەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکەین و لە ڕاستی ڕەخمی خستنە ڕووی ئەم وردەکاریە لەلایەن ئەو پارێزەرانی کە لە ڕاستیە تا بە ئێستا خاوەن ئیرادی خۆیانن و ئەو ڕۆژنامەنووسانی کە تا بە ئێستا خاوەن ئیرادی خۆیانن کە بەداخەوە ئەم دۆسیە ئەگەر لە وڵاتێکە بووایە بۆ نمونە ئێستا ئەوەی دەبینێ هەندێک لە مەسر و لە وڵاتانی تر دەبینن سندیکاکان ڕۆلی زۆر گرنگ دەبینن لە ڕاستیە ئێستا پرسیارێک بۆ سندیکای ڕۆژنامەنووسان ئەو هەموو ئینتیهاکە بە قانون کراوە ڕۆژانە ئەو هەموو پێشێرکاری بەرامبەر بە پارێزەران دەکرێت سندیکای ڕۆژنامەنووسان ئیشی چییە لە ڕاستیە چ ڕۆڵێک دەبینی لەوە بارودۆخێکایە سندیکای ڕۆژنامەنووسان بە ئاماشەوە بە جۆرە لە جۆرەکان بەیاننامەیەکی دەرکردی وەکەوەی بڵێ نەبەرەوەی قەیرانی کێشەیە پێویستە لەمانە خۆش ببوون تەعەن ناویشان نایانێ بە ڕۆژنامەنووس و بە چالاگوان دەڵێت چەند هاوڵاتیەک دەستگیر کراوە لە ڕاستیە ئێمە پێوان دەڵێن ئێستا دۆخەکە لە نەتیجە ئەم بە حزبیکردنە ئەم کۆنتترۆلکردنە ئەوەی توانیوانە ئێستا لە ڕاستیە قیاسێکی زۆر باش لە بەردەستمانە دەزانین چیە بە جۆی لە جۆرەکان لە ژێر فشاردایە و تا بە ئێستا لە ڕاستی چێش خاوەن خۆیەتی کاکە ژار دەگەڕێمەوە لای تۆ ئەم پرسیاری کردم لەبارەی بڵاوکردنەوەی ترس و فشار دروستکردن لەسەر ڕۆژنامەنووسان و بە تایبەتی ئەمە بارودۆخی هۆک و دۆک دەزانین پێ دوایە کاریگەریەکانی چی دەبێت بە تایبەتی لەسەر مەسلەی کاری ڕۆژنامەوانی و لەسەر چالاگوانان کاریگەریەکانی تاچەند ینی ئەم حکومە کاریگەری لەسەر ڕۆژنامەنووسان و چالاگوانان جێدەهێڵێ کاکیوە قۆناغی دووەم لە دوای بادینان سنووری بادنان دێتە هەولێر قۆناغی دووەمی ئەم سیناریۆ شێوازە دەستگیرکردنە و سزا بەسەر سەپاندنا بەو یاسایی خۆیان لە دوای دووەک دێتە هەولێر
چکە دەسەڵات ترسێکی زۆر زۆری هەبوو لە سنووری بادینان چکە چەند جارێک خۆپشاندان و ناڕزایی دروست بوو بادینانیش بە دڵی ئەم دەسەڵاتە یاخود ورتر بڵێن بە دڵی پارتی دەشوهێنرێت بۆیە ترسی لێ هەبوو ئەمێک دووهام ئێمن بە دەرفەتی دەزانم لێرەوە شتێک باسکەم کە تۆ باسی ترسەکان دەکەن بەڵێ نەک دەسەڵات مەبەستی ئەوێ ترس بخاتە سەر تارمایی بخاتە سەر چالاکانی مەدەنی و کەسانی سیاسی ڕۆژنامەنووسان بەفعلی بەدوای ئەوەیە یەک دەنجی هەموو تاکێکێک ئەوەی دەنجی هەڵدەبڕی دەنجی کە بکات و ئەگەر بێدەنگ نەبی بەم زۆرە سزای بدات ئەمەیەکی چیان و لەلاو ئەمەشدا لە سوارچێ مەشدا بە دەرفەتی دەزانم لێرەوە بۆ ڕای گشتی ڕای بگێنم هەر کاتێک هەژار ئەنوەر ڕۆژنامەنووس دەستگیر کرا خانەوادەکەم لە ژێر بە هەر زۆرێک بی بە هەر زمانێک بی هات بە نەرمی قسەی کرد یاخود نهاتە شەقام یاخود داکۆچیان نەکرد یاخود ویستیان هەر زۆرە سڵحێک لەگەڵ دەستگانیەکان و دەسەڵاتە لەلایەن هەژارەوە ئەمە هیچ پێویستی بە منەوە نیە چکە زۆرترین فشار و زۆرترین هەڕەشە دەکرێتە سەر خانەوادەکان کاتێکە ئێمەمانە دەستگیر دەکرێت ئەمە نقطەیەکی دیکە کە باسی دەستگای سەندیکای ڕۆژنامەنووسانت کرد کاکیوە ئەمە ئاسایی ئەگەر سەندیکا بڵێ چەند هاوڵاتێک چکە کاتێک سەردەش عوسمان تیرۆر کرا لە هەولێرەوە تیرۆر کرا تەرمەکەی لە مووسڵ دۆزرایەوە ئەم سەندیکایە وتی ئەمە ڕۆژنامەنووس نییە بیانوەکان زۆرە ئەوان پیانوە ئەو لێشاوە خەڵکە بەناو ڕۆژنامەنووس لە سەندیکا تۆمار کراوە کە 180یان پەیوەندیان بەکاری ڕۆژنامەنووسیەوە نیە ئەوان لای ئەوان گرنگە تێدەگەی خۆی خودی سەندیکا ئەمە سەندیکا ئیفلیسە یعنی نەبوونی زۆر باشترە چکە بۆتە بار بەسەر ڕۆژنامەنووسان و ئەم سەندیکایە تەنها سەندیکایەکە تایپێسە کاتێک حاڵەتێک شتێک ڕوودەدا دێ ئەم جۆرە ڕووکردنەوە و ڕاگەیاندن و بەیاننامەیان دروستکە کارە ساتەخەرەوەیدا بە زۆر بە پارانەوە ساڵانە لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوریدا چەند کەناڵێک دەچن ئەم یادا ئەم بەیانەوەی سەندیکایە ڕووماڵ دەکەن سەندیکا شەرم بە خۆی ناکاتوکە ئەو هەموو دەستگای ئەعلامیە چوار پێنج دەستگا دێ ساڵیادەکە ڕووماڵ دەکات سەندیکا تیم بەس یەک شتی دیکە دەمیست باس بکەم ئەوەی لە هۆڵی دادگاییکردنەکەی دوێنێ بڕێوە چوو چەند جارێک ئەوانەی کە سزایان بەسەر سەپێدرا بە تایبەتی شێروانی بە دەنجی بەرز بە دادوەری وتووە تۆ دەزانی ئێمە ئازاردراوین تۆ دەزانی ئێمە هەڕەشەی چیمان لەسەکراوە تۆ دەزانی چیمان بەرە بکات مافی کە لە یاسادا ئەم دوو بەڕێزە پارێزەرن تەنانەت هەر کەسێک تاوان باریش بێ دانی بە تاوانەکەشی نبی مافی ئەوەی هەیە بەپێی یاسا لە هەموو وڵاتانی دنیا قسەی خۆی بکاتن تەنانەت ئەو دادوەرە بەڕێزانە جوان لەوە قسەش نەکردووە دەست خۆش کاکە ژار دەگەڕێمەوە بە تایبەتی دواتر لەبارەی کەیسەکانی تر و ئەم دۆسیانەی کە بڕیار وایە لە ڕۆژانی داهاتوو بڕێوە دچێت کەیسەکانی بەدەل بەرواری و چەند کەسێکی تر کە هەیە لەسەر تەنانەت خوێندنەوەی با بڵێن پارچە شعرێک دەژیر کراوە لە شاری ئەولێر و لە شوێنەکانی تر دواتر دەگەڕێمەوە لات لەم بارەیەوە زانیاری زیاتر وەردەگرین پەیمان خان ئێمە لە کاتێک ئەم پرۆسەیە بڕێوە دەچێت کاریمی کوردستان ئێمە دەزانین لە چ بارودۆخێکە تێپەڕ دەبێ و حکوومەت ئێستا لە هەوڵی ئەوەدایە موچەی فەرمانبەران بەپێی ئەو داهاتەی ئەوەی کا دێتە دەستی باسیەوەی تر ناکەین کە بەو چێ دەڕوە بەم شکلە دابەست بکە و موچەی فەرمانبەران جارێشتر لێبڕینەکە زیاتر بکە سەرڕای بەرزبوونەوەی نرخی نەوت و پەیدابوونی داهاتی زیاتر و بەرزکردنەوەی نرخی دۆلار کە داهاتیشی زۆرتری بۆ هەردوو حکوومەت جێڕایەوە هەندێک لە زانیاریەکان باز لەوە دەکەن کە لێژەی لێبڕینی موچەی فەرمانبەران کرێکارانی کەرتی گشتی زیاتر بکرێ و پێش ئەوەش بینیمان مەدێکی ناڕزایەتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان هەبوو ولا لە بادینانەوە بۆ سلێمانی بۆ گەرمیان و هەموو شوێنەکانی تر خەڵک چەندین خەڵک سەدان خەڵک دەستگیر کرا چەندین خەڵک شەهید کرا و ئێستا هەرێمی کوردستان یعنی خەڵک بەجێ لە جۆرەکان بەڕاستیە یعنی لە حاڵەتی بارێکی نائاسایی ڕانەگەیەندراودایە لەوەها بارودۆخێکدا وەکۆی کاکەژار وتی کاک ڕێبین وتی دێن لە ماوەی چەند ڕۆژێکە با بڵێن دادگایەکی بەم شێوازە بڕێوە دەچێت ئەمە ئاماژەیە بۆچی خۆی لە ڕاستیە هەر ئەم
هەرێمی کوردستان بە تایبەتی لە سەرۆختی ئەم کابینەیە بۆ خۆی پێوەی دیار بوو کە هەرێمی کوردستان لە بەردەمی قۆناغێکی ئەسکەری زۆر توندایە و ئەوە ئێمە بۆ خۆشمان لەم ماوەی سەرەتای ئەم کابینەیە ئەوە بە وازەحی ئەبینین هەم بەڕێی هەوڵدان بۆ دەرچواندنی چەندین یاسا بۆ ڕێگریکردن لە بیرۆڕای ئازاد و ترساندنی خەڵک هەتاکو ئەگا بە دەستگیرکردنی ڕۆژنامە نووسان و چالاکوانان و ئەوە حەزەکەم ئەوشتان بەبیر بێنمەوە لەم کابینەیە ئەگەر پێشتر بە نمونە ڕۆژنامە نووسان و چالاکوانانی مەدەنی لەلایەن کەسێکەوە یا هاوڵاتیەکەوە شکاتیان لێ بکرایە لەگەڵ ئەم کابینەیە ئەو ئاستە بڵێن بەرز کرایەوە لەلایەن خودی بەرپرسان و وەزیر و پەرلەمانتارانی پارتەکانی دەسەڵاتەوە سکاڵاکان لە دژی ڕۆژنامە نووسان و چالاکوانان ئەجوڵێنرا کە ئەمە بۆ خۆی ئاماژەیە بۆ ئەوەی کە ئێمە لە بەردەمی قۆناغێکی تند و تیژی سەختین سەبارەت بە ڕای ئازاد سەبارەت بە ئازادی ڕادەربڕین و سەبارەت بە هەر ڕخنەیەک کە لە سیستمی سیاسی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە هەیبێ ئەمەش بێگومان پەیوەندی بەو دەستە پارچەیی و بەو بێتوانایی و بێ ئیرادەیەی دەسەڵاتەوە هەیە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان و بۆ هێنانەدی خۆشگوزەرانی و بەدیهێنانی عەدالەت لە کۆمەلگایە کاتێک هەر دەسەڵاتێک کە شکست ئەخواوە ناتوانێتەوە لەبەر پارسەندکردنی بەرژەوەندی تایبەتی و حزبیەکانی بەسەر بەرژەوەندیە گشتیەکانان ناتوانێت عەدالەت بچەسپێنێ ناتوانێت پەیڕەو لە یاسا بکە و ناتوانێت خۆشگوزەران بۆ خەڵک دابین بکە کەواتە بە بڕواوە بە بڵێن بە بڕیارەوە بە بڕوا و بڕیارەوە ئەم هەنگاوانە ئەنێ و تایەد ئازادەکانی خەڵک بەرتەسک ئەکاتەوە بۆ زەمانەتکردنی نەبوونی هیچ ناڕەزایەتێک یاخود بۆ زەمانەتکردنی نەبوونی هیچ ئەنجامدانی هیچ شۆڕشێک یاخود ڕاپەڕینێک لە دژی ئەو ناحەقی و زۆڵمانێک ئەکرێەوە بەداخەوە لە ڕاستیە هەتاکو ئێستا دەسەڵات لە هەرێمی کوردستانە زۆر سەرکەوتوو بووە لەو یاریەی ئەیکا و لەو ئاراستەی کە پەیڕەوی ئەکا بەڵگەشت بۆ ئەوە تا ئێستا ئەیبینین لە هەرێمی کوردستانە هەم بڕینی قوتی خەڵک هەم بە ئارەزووی خۆی و بە گوندەیی بڕیاردان لەسەر دابەشکردنی موچە کە ئەمە بۆ خۆی تەواو پێشێلکاری یاسایە و تەواو لە دەرەوەی یاسایە کە حکوومەت دەستکاری موچەی فەرمانبەر بکات لە بەرامبەری شا بێدەنگیەکی تەواو کە ئاماژەیە بۆ قایلبوون ئەبینی بە ئارەزووی خۆی دەنگی ئازاد کب ئەکا ڕۆژنامە نووسان ئەگرێ چالاکوانان ئەگرێ ئەوەی کە دەنگی ناڕزایەتی دەرئەبڕێوەیەتە سەرجادا لە بەڵێن ڕەنگە لە 100 کەسێک زیاتر نەبێت کە ئەمە بۆ خۆی ئەوەی کە پێمان ئەڵێ ئەوەیە کە سیاسەتی کبکردنی دەنگی ئازاد و سیاسەتی بێ ئیرادەکردن لە هەرێمی کوردستانە بەڕاستی جێکەوتە بووە و جێی خۆی گرتووە و هەردوو حزبی دەسەڵاتدار بە شێوەیەکی تایبەت سەرکەوتوو بوون لە پیادەکردنی ئەو جۆرە لە سیاست و حکومڕانی. زۆر باشە کاک ڕێبین پێتان وایە کە ئەوەی ئێستا دەیبینین لەبارەی با بڵێن ئەو دۆسیانی کە پەیوەندی بە ڕۆژنامە نووسانەوە بووە جەناب دۆکو پارێزەرێکە لە ناو دادگاکانی ئێمە دەبینین لە ئەگەر سەیری دوایین کەیسی سەردەژ عوسمان و کاوە و کەیسەکانی تری کەرکووک و ناوچەکانی تر و بادینان بکەین هیچێک لەم کەیسانە ئەم دادگانی هەرێمی کوردستان توانای یەکلاکردنەوەیان نییە تا بە ئێستا تۆمەتباران لە دەرەوەی یاسان و ڕۆژانە ڕۆژنامە نووسان پێیان وایە هاوار دەکەن کە یاسا لە کوردستان ڕۆژنامە نووسان ناپارێزە لە ڕاستیە ئەمە لە کاتێکدایە کە ئێمە دەبینین دۆسیا بۆ چەندین با بڵێن ڕۆژنامە نووس دەکرێتەوە و باز لەوە یعنی بۆ نمونە ئێستا لەسەر گروپ چاتێک لەسەر کۆمنتێک خەڵک
یعنی دادگایی ئەکرێ بە ڕەنگە هەمومان لە چەندین گروپ چاتی جۆرا جۆر بین کە خەڵک بەهۆی تووڕەبوونەوە باسی شۆڕش بکە باسی چەک هەڵگرتن بکە قسەی یاسایی و نایاسایی و عاتفی و بەرز و نزم و هەموو ئەوانە بکاتن لە ڕاستیە دواتر ئەمانە دێن بە زۆر لە زۆرەکان لە چوارچێوی یاسا خەڵکی دادگاییەکەن سەرۆکی پەرلەمان دەڵێ بە چیتر دادگا متمانەی زیاتر دانەبەزێ ئەمە هەرێمی کوردستان بەرەو کوێ دەباتن و دادگا بەرەو کوێ دەبا بە تایبەتی بەداخەوە ئەو تەواوی واقعانەی باست کرد و چەندین واقعی تری تاڵیشمان هەیە هەرێمی کوردستان بەندە بە سەروەری یاسا و دادگاوە کە دادگا و یاسا پایەکی گرنگن لە پایە گرنگەکانی بەرەو پێشچوون و مانەوەی هەرێمی کوردستان ئەگەر بمانوێتن بەو شێوەی کە باسی لێوە دەکەن بەرەو پێش بچێ و بمێنێتەوە کۆمەڵێک پرانسیب ئەر بین و نەتوانین ڕێز لە یاسا بگرین ڕێز لە دادگا بگرین دادگا وا لێ بکەین بە شێوەیە کە خەڵک سیقە بە دادگا نەکا خەڵک متمانی بەرامبەر بە دادگا نمێنێ خەڵک ئەو قودسیەتی کە پێشووتر دادگاکان هەیەیان بوو ئەو قودسیەتە وای لێ بکرێتن ئەو قودسیەتە لای خەڵک بوونی نەمێ ئەمە کارە ساتە لە ئێستادا هەرێمی کوردستان لە ناو واقعێکدا کاکی وە یاسا خەریکە لە پێش چاوی هەر هەمووان ڕای گشتی ڕەش دەکرێتن یاسا خەریکە دەکرێتە شتێکی بێهێز هێزەکەی خۆی لەدەست دەدا وا ئێستا بەو کەیسە و هاوشەوەی ئەو کەیسەی کە دوێنێ بڕیاری دەسێردرا و هاوشەوەی کەیسەکانی تر وا دەکەن قودسیەتی دادگا لای خەڵک بوون نەمێنێ وای لێ هاتووە کە بڵێن دادگا هێزی نەماوە دادگا مەحەلی چیە لە عێرابدا هەموو ئەمانە هەموو ئەم کارانە و ئەم ڕەفتارانە زەرەرگەیاندنە بە دادگا بە دەرەجەیەک زەرەرگەیاندنە بە هاوڵاتی زەرەرگەیاندنە بە خودی قەوارەی هەرێمی کوردستان زەرەرگەیاندنە بەوەی کە چەندین ساڵە خوێن ڕژاوە چەندین ساڵە شەڕ کراوە چەندین ساڵە شۆڕش کراوە هەموو ئەو بابەتانە بەو کارانی کە ئێستا دەکرێت هەموو ئەو بابەتانە ڕەش دەکرێتەوە کە وڵاتێک دادگای تێدا دادگا تێدا زەعیف بێ کە وڵاتێک یاسا تێدا زەعیف بێ گرفتێک لە پەیوەندیەکەی کاگڕەبینەیە کاکەژار دێمە لای جەنابەت پێشتر پرسیارێکم لێت کرده بوو کەرەم کە ئەگەر لەسەر وردەکاری زیاتری دادگایەکە بتوانی ینی بتەوێت شتی زیاتر بڵیت کاکیوە جارێ جگە بسمە سەر هەندێک بابەتی دادگایەکە دەمێ باز لەو بکەم کە ئاماژەشم پێ کرد کە قۆناغی دوای بادینان دێتە هەولێر ئەمە بەڵێ ترسێکی زۆر نەکترس و بەشێکی زۆر لە ڕۆژنامە نووسان و ئەو چالاکوانانەی کە بەردەوام دێنە سەرشەقام چاوەڕێی ئەوە دەکەن کۆمەڵێک سیناریۆ بۆیان دروست بکرێت ئەگەر خەڵکێکیش لە گروپ چات نەبێتن کە بیکەن بیانوویەک بەسەریەوە ئەو کاتی کە دەستگیر دەکرێت کە دەستگیریی بێ فەرمانی دادگا کە دەستگیرکردنێکی بێ ئاگادارکردنەوەی پێشوەختە دێن کە ئەوان پاسوەردەکان بەسەرداگرت دەتوانن خۆی گروپ چاتێک دروستکەوە بەدڵی خۆیشت لە ناو گروپ چاتەکە چکە خەڵکی هەیە ئەوانەی دوێنێک کە سزادران لەسەر ئیمۆجی حکمی 6 ساڵی خواردووە کە چەند مانگێک بەر لە ئێستا دایانویست پرۆژە یاسایەک دروست بکەن بۆ تۆڕەکەم وڵاتیەکان لەسەر ئیمۆژی لازم سزا بدرێت 6 ساڵ سزا دێ ئەمە هەمووی ئەم دەسەڵاتە دێ بە فۆرمێکی دیکە لە چوارچی وچی دیکە بێ بە یاسای ئەوەی دەیەوێت خەڵک پێی دادگای بکاتن ئەمە یەک دووهام لە بابەتی با بڵێن بەڕێوەچوونی دادگایەکە ئەوەی کە زۆر تێبینی دەستەکرا بوو باسی وەشم کرد خەڵک ئەوانەی کە پێدوونێ پێی سزا دراون ئەو کۆمەڵە تۆمەتە و کۆمەڵە سیناریۆی خراوەتە پاڵیان و کە ماکە پێ نادرێت قسە بکرێ ئەمە مەترسێکی زۆر لەسەر هەموو ڕۆژنامە نووسان و چارەکانی مەدی بە تەواوی دروست دەکات بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم دەسەڵاتە دەبێت لەوە تێبگات تا چەند ئەو فشارەکان و سیناریۆکان و ئەزیێتر بدێت و خەڵکی زیاتر دێ قسە دەکات من دەمێ ئەوە ڕابگەینم لە ناو شاری هەولێر ئەمڕۆکە ژمارێک لە کەسایەتی دیاری شاری هەولێر ژمارێک لە پارێزەری زۆر لە هەوڵی ئەوەدان و خۆیان ڕێکخستووە لە چەند ڕۆژی ئایندەدا
کەمپینێک ڕدەگەێنن و فشار دروست دەکەن و پێم وایە ئەم دەسەڵاتە ڕەنگە من وای تێدەگەم ڕەنگە واژ نەبێ مامۆستا بەدەل بەرواری و یەکێکی دیکە ئازاد بکات بە کەفالە بۆی ئەم سزادانی ئەم 6 کەسە لەبیر بکرێ یاخود شەرعی بداتە ئەو دادگایە کە ئێستا ئێستا ئەمانەی تر چێن کە ماون دۆسیەکانیان ماوەتەوە نازام دواتر ئەگەر کاگڕێبینیش زانیاریە بی دەبێ پێمان بدە لە بەدەل بەرواری و ئەوانی تر و لە هەندێک ڕۆژنامەنووسی تر و شاعری تریش گیرابوون ئەم دۆسیانە تا چەند تۆ ئاگداری کاکەژار بەدەل بەرواری و هاوڕێکی دیکە ئەمە دوان دوێنش پێ سزای بەسەدا سەپێدرا ئەمە حەوت بە گوێری ئەو ژمارە و داتەوە ئامارانە هەیە دەبی 11 کەسی دیکە هێشتا لە زیندان مابن چکە 18 کەسن ئەوانەی دۆک تەنیا ئەوانەی دۆک 18 کەس تا ئێستا لە زیندانەکانی ئاسایی ژمابن قۆناغ دوای قۆناغ ئەوەی ئەساسەکان جارێک سزایان دەدەن و ئەم دەسەڵاتە چاڕێەوە دەگەمزانی کاردانەوەکان چی دەبن دوای کاردانەکان اینجا قۆناغ بە قۆناغ ئەوان باقی ئەوانی ترماون پێ بەپی یاسا و ئەوانێک هەندێک ئازاد کە هەندێکی کەش سزایاندا بسەپێدرێت زۆر باشە ئەم بەرنامەیە تەبەن بۆ بینەران ڕاستەوخۆیە چەند پرسیار و کۆمنتێک هەیە ئەگەر توانرا ئەو کۆمنتانەی کە با بڵێن دەتواندرێ بخوێندرێتەوە دەکرێت بێندرێتە سەرشاشە ئەگەرنا لەبەردەستی من هەیە بەشیشی زۆر لەو کۆمنتانەی کاگی یوسف و سامان و ئەمانە کە نووسیویانە زیاتر با بڵێن بەشداری و دەستخۆشیە کاک عەبدول نووسویەتی کە شتێک نییە بە ناوی یاسا و دادگا و ئەم بابەتانە ئەوەی هەیە کە پێویستە مەبەستیەوەیە کە ئێمە چۆن ڕوبەڕووی ئەم بارودۆخە ببینەوە ئەمە دێتە سەر شاشە ئەمانەی هەیە زیاتر لە ڕاستیە بەشدارین دەکرێت و بەشداریانەی کە دەتواندرێ بێندرێتە سەر شاشە و ئیشکالمان بۆ دروست ناکە یەکێک پێی وایە کە ئەمەی کراوە هیچ جیاوازی نەبوو لەگەڵ دادگاکانی سەردەمی بەعسوول بەڵکو خراپترە کاک ڕێبین بێ مەلا جەنابێت لەبارەی ئەوانی کە ماونەتەوە کە کەژار باسی لاندێک لەم کەیسانە کرد زانیاری جەناب چییە لەسەر ئەوانی کە دەستگیر کراون ئایا پارێزەر دەتوانی بیان بینی کە سوکاری دەتوانی سەردانیان بکە هەر یەکە بە جۆرێک چیرۆک چێکی ئەمانە باسەکە ئێوە تا چەند ئاگداری وردەکاری بارودۆخی ئەوانن کە ئێستا لە زیندانن خۆی لە خۆی داواقعێک هەیە ئەو کەسانی کە لە سزنی ئاسایش دەستگیر دەکرێن ئەوانە دیتینیان تۆزێک ئەستەما هەتا دیتینیان لەلایەن پارێزە کاک ڕێبین ئەگەر هەوڵ بدەیت هەر ئەپلیکیشنی تر لەسەر جیازەکان هەیە نەیهێڵی بۆی خەتی نێتەکەت بەهێز بێ ڕەنگە لە شوێنی تر ئەپلیکیشنی تر ئێستا بڵێ ببورن نازم خەتی ئینتەرنێتەکەم ئەوڕۆ تۆزێ خراپە دوو شە بەکاری دێنە بەرحاڵ فەنی ڕێکارت بەرامبەر ئەنجام دەدەن یعنی ئەگەر بشیان بینی و سەردانیشیان بکەی تۆزێک بە ئەستەمەوە سەردانیان دەکەیت چلەوەی کە سوکاریشیان ئەوانیش هەر بە ئەستەم دەتوانن سەردانی ئەو کەسانە بکەن کە لە سزنەکانی ئاسایش دەستگیر کراون بەرحاڵ ئەمە لەبارەی دیتنوانە بوو لەبارەی ئەوەی کە ئەوانە چەندن وا بزانم ڕۆژی دووشەممە سەرجەمی 11 کەسیان هێنرا بوو بۆ ناو هۆڵی دادگا و دادگای تاوانەکانی هەولێر پێنجیان وا بزانم مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەڕۆشکی بوو ئەگە کاک هەژار ئەو زیاتریش ئاگەی لێبوو ئەوانە دۆسیەکانیان زیاد کراوە لە یەکتری دۆسیەکانیان گەڕێنداوە بۆ دادگای لێکۆڵنەوە عەلا ئەساس بەحساب بە بڕیاری دادوەر کە تەحقیق تەکمیلە نەکراوە ئەوەی ترماوە ئەو 6 ڕۆژنامەنووس و چالاکوانی کە دوێنێ سزادران بۆ 6 ساڵ بڵێ سزنکردن ئەمانە دوێنێ ئەوە کران سزادران ئێستا پێنجی ترماون گەڕاونەتەوە دادگای لێکۆڵنەوە بۆی دۆستیەکانیان دووبارە لێکۆڵنەوەی لێ بکرێ و
و بەپێی ئەو ژمارەی کە کاکەژار باسی کرد ژمارەیەکی تریش ماوە بۆ قۆناغێکی تر دیارە هەڵیان گرتووە وەک کاکەژار زۆر جوان باسی کرد دیارە چاوەڕێی کاردانەوەکان دەکرێت بزانی کاردانەوەی ڕای گشتی چۆنە لەسەر ئەم بابەتانە بابەتەکە بەو شێوەیە ینی زۆر باشێکی لەو پرسیارانەی هاتووە کاک ڕێبین کاک عوسمان باسەوە دەکا کە ئەکرێت کام ڕێگا هەیە بۆ هەڵوەشانەوەی حکمی 6 ساڵ زیندانی بۆ ئەم بابڵێن چالاکوان و ڕۆژنامە نووسانە مەبەستی لە تەمیزکردنەوەیە ڕێگاکان چۆن و چۆن دەکرێت بە تایبەتی تا ینی ماوەی چەند ئەمە بەردەوامە بێ دوایەوە چۆن دەتوانن تانە بژرێت لە بڕارەکەی دادگا لە ماوەی مانگێک لە دەرچوونی بڕیارەکە دەتوانرێت تانە لە دادگای تەمیزی هەرێم دەتوانرێت تانە لەو بڕیارە بدرێتەوە داوا بکرێت ئەو بڕیارە تەمیز بکرێتەوە و دادگای تەمیز تەصدیقی نەکا و دووبارە دۆسیەکە بگەڕێنێتەوە دادگای تاوانەکان لەبەر چەند خاڵێک کە خۆیان مەسەن دادگای تەمیز باسی لێوە دەکاتن بۆ ماوەی مانگێک دەتوانرێت ئەم داواکاریە پێشکەشی دادگای تەمیز بکرێتن بۆ ئومێدیشم ینی دادگای تەمیز بتوانێت بە شێوەیەکی تر بە چاوێکی تر سەیری ئەم بابەتە بکاتن و ڕێکارە یاساییەکان وەک خۆی جێبەجێ بکاتن و خەرقی قانون نەکرێ بەڕاستی لە دادگاییکردنی ئەو بەڕێزانە و دادگاییکردنی هەر کەسێک تر کە لەسەر ئازادی بیر و ڕادەستگیر دەکرێتن قانون چۆنە با بەو شێوەیە مامەڵەی لەگەر بکرێ و خەرقی قانون نەکرێ مافی پێشێڵ نەکرێتن و هەروەها بەڕاستیش کاکیوە من پێشتریش باسم کردووە ینی ڕۆژنامە نووسان یاسایەکیان هەیە یاسایەکی زۆر کرچ و کاڵە ئەمە ژوای کردووە بەڕاستی بەردەوام ڕۆژنامە نووسان تووشی ئەم حاڵەتانە من ینی بەشێک لەو هۆکارانە کرچ و کاڵی یاساکەی ڕۆژنامەگەریە زۆر باشە پێمان خاندێمە لای جەنابێت یعنی ئێمە لە کاتێکە مافی دەربڕینی بیرروڕا یان بەشداری سیاسی هاوڵاتی لە سیستەمە دیموکراسیەکان تەبعاً لە ناو دوو کەوانە بەم ڕێگانی کە با بڵێن دەستەبەر کراوە بۆ هاوڵاتی هەیە سەر لە هەرێمی کوردستان لە کاتێکە موچەی فەرمانبەران با بڵێن نادرێ قەیرانی ئابووری و دارایی بەردەوامە دەسەڵات دەستەوەستان وەستاوە وە گۆی قەیرانەکە یعنی زیاتر قوڵ دەبێتەوە ڕێگری لە خۆپیشاندان دەکرێت یعنی هاوڵاتی نابی خۆپیشاندان بکە تەنانەت دەبی لەمە دوای لە گروپ چاتیش بە حەزەرەوە تەعامل بکە چۆن فەیسبوک و تۆڕەکان بەکاردێنرێ ئەوەی جەنابەت باست کرد ئێستا مسودەی قانونیەکیش ئامادە کراوە هەموو ئەم ڕێگایانە بۆ بەجۆی لە جۆرەکان بۆ سەرکوتکردنی زیاتر پرسیار ئەوەیە ئێمە کۆمەلگای خۆمان دەناسین کۆمەلگای کوردستان پێ دوایە خەڵکی کوردستان تەسلیمی ئەم بارودۆخە بێ تەسلیمی ئەو ئەمری واقعە فەرز کراوە بێ بەڵێ خۆی خەڵکی هەرێمی کوردستان ئەنی هەر ئینسانە ئێمە قسە لەسەر مرۆڤ ئەەکەین و توانا و بڵێن هێزی مرۆڤ بۆ تحملکردنی ئەو شارەی کە ئەخرێتە سەری ئەمە لەو بڕواایە معنی لە زۆربەی هەرە زۆری شوێنەکانە ینی بەپێی پەیوەندیدارە بە ئاستی هۆشیاری سیاسیەوە هەر کۆمەڵگایەک تاکەکانی ئاستی هۆشیاری سیاسیان بەرزە و تەواو شارەزا بە بنەماکانی مافی مرۆڤ بۆ بزانن کامە مافی ئەوانەوە ڕێز لە ماف و کەرامەتی خۆیان بگرن ئەو گەلانە بە شێوەیەکی ئاسانتر و باشتر و خێراتر ڕوبەڕووی ئەو نەحەقیانە ئەبنەوە کە بەرامبەریان ئەکرێت و زۆر بە زەحمەت و سەرسەختانە تەسلیمی ئەو فشارانە ئەبن کە لەسەریانە بەڵام ئەو گەلانەی یعنی بۆ ئەوی ئێمە ڕاست بۆ بینەوە بە چاوێکی واقعەوە سیر بکەین هەر نەچینەوە نا ئەو چوارچێوەی کە بڵێین گەلی کوردی قارەمان و ئازا و دلێر و نازانم چی و ئەوانە ئەم جۆرە گەلانەی کە بە بەرنامە بە چەندین ساڵ سەرەتا پێش حکومڕانی هەرێمی کوردستان لەلایەن حزبی بەعسەوە کەرامەت و ئیرادەی تێکشکێنراوە و وەکو کەسێکی ملکەچی لێکراوە و دواتر لەم 30 ساڵەیە درێژە بەوە دراوە زۆرینەی هەرە زۆری تاکەکانی
کۆمەڵگای ئێمە بە حیزبی کراون ئەتر لە ڕێی ئەندامەتیانەوە بێ بۆ حیزبەکە یاخۆت لە ڕێی بوونیان وەک ئەوەی پێی ئەوترێ فەرمانبەری بندیوار کە بە موچەیەک ڕازی کراون هەموو ئەمانە درێژەی یاوە بە بێکەرامەتکردنی ئینسان و لێسەندنەوەی ئێرادەی تاکی کورد بۆیە ئەوەی کە چاوەڕێ بکەین یا تەسەورێکمان هەبێ کە گەلی کوردی نەمر و قارەمان بە ئاسانی تەسلیم نابێت و ئەتوانێ بەرەمگاری ئەمە بێتەوە نا ئەمە واقعەکەی کە تەسلیم بووە ئەوەی کە ئێستا ئەیبینین ئێمە گەلێکی تەسلیم بوومان هەیە بە شێوەیەکی گشتی تەسلیم بوو بە مانای کەلیمە کە قبوڵی هەموو بێڕێزی و سوکایەتیەکێتی کە ئەم دەسەڵاتە پێی بکات بەڵام ینی ئەگەر ئێمە لەسەر ئەمە بوەستین لەبەر ئەوەی ئەمە سروشتی مرۆڤە و سروشتی کۆمەلگاکانە نا ئەو هێزە دەسەڵاتدارانە بۆ ماوەی هەتایی بەو دەسەڵاتی خۆیانەوە ئەمێننەوە و نە هاوکێشەی ئیقلیمی و نێودەوڵەتی بۆ هەتایە بەم جۆرە پشتیوانیان ئەبێت و نا مرۆڤیش هەتا سەر تەحملی ئەوە ئەکاوە خاڵێکی ڕەنگە ئەگەر لەم بابەتی سزادان و سەرکوتکاریەیە تەنیا خاڵێکی ئیجابی هەبێ ئەوەیە کە سەرکوتکاری و زیندانیکردن و ئەشکەنجەدانی خەڵک زووتر بڵێن پەتی تەحملی خەڵک ئەبچڕێنێ بۆیە بە بەردەوامی ئومێد هەیە لەوەی کە ئینسان ڕابێ و بەرەنگاری ئەو زوڵم و بدوایە ئەمە دۆخەکەی ئەمە دۆخەکەشیەکەینەوە و من پێم وایە هەمووشمان لەوانین کە باوەڕمان بەوە نییە لە سایی ئەم باڵێن دەسەڵاتدارانە وەزعی کوردستان چاک بێ لە ڕاستیە من بە تەسەوری من چیتر نابێ ڕوو لەوان بێ بەس پرسیارەکە بە بڕی خۆمان بێ بەڕای جەنابەت دەبێ ئەوانی تر ئەو لایەنە سیاسیانی کە قبوڵی ئەم دۆخەیان نییە ڕۆژنامە نووسان با بڵێن چالاکوانان فەرمانبەران کرێکاران خەڵکیتر بەگشتی دەبێت چی بکرێ زۆر بە کورتی لە ڕاستیە ئەوەی کە ئەبێ بکرێ ینی شتێکی زۆر بچووکە و زۆر کورتە ئەوەیە کە هیچ ئینسانێک نابێ قبوڵی بێڕێزی بکا بەرامبەری و نابێ قبوڵی بێمافی بکە نابێ قبوڵی پێشێلکردنی مافەکانی بکە لەم ڕوانگەیەوە ئەگەر هەر کەسێک لە خۆیەوە دەست پێ بکە قبوڵی نەبێت ئەم دەسەڵاتە بێڕێزی بەرامبەر بکە و داوای مافی خۆی بکە بە ئەکیدی هێز لە کۆی جەماوەرایە هێز لە لای دەسەڵات نییە هێز لە لای خەڵکە بۆیە ئەگەر بەتەنیا ئەوەنە بڕوا بۆ بێنێت کە ئەم ئەتوانێت هێزی خۆی بکاتە گەڕ بۆ تەسلیمبوونی ئەم دەسەڵاتە بە داواکاریەکانی بۆ لابردنی ئەم دەسەڵاتە ئەتوانێت سوود لە هێز و توانەکانی خۆی وەربگرێت بەڵام ئەمە ئێرادەیەکی گەورەی ئەوێ بەڕاستی خۆش کاک لەبین دو کۆمنت جەنابیشی دەبێت دوا بەشداری پێ دوایە ئێستاوی جەنابە دوتت یعنی دۆخەکە فشارەکە وا زیاتر دەبێت بۆ سەر ڕۆژنامە نووسان و تەنانەت بۆ سەر پارێزەرانیش لە ڕاستیە و لە کاتێکەم وەزعی سندیکاکان بێ لە ڕووی پیشەیەوە بە تایبەتی بۆ پاراستنی با بڵێن ڕۆڵی پارێزەران و بۆ مەسەلەی شەفافیەت بۆ ئەی خەڵکی دەبێت چی بکرێ ڕای جەنابەت تەنها لە ماوەی یەک خوڵەکێک ئەگەر بتوانانی ڕای من لەسەر و بابەتەی هەر نەک پاراستنی هاوڵاتیان و پاراستنی ڕۆژنامەنووسان و باسی پاراستنی پارێزەرانی شت کرد من گەشتبین نیم ڕەشبینم لەبەرەوەی لە ماوەی ڕابردوو خۆشتان ئاگدار بوون ناو جەرگەی شاری هەولێر من وەکو پارێزەرێک دەستگیر کرام و بەبێ ئەمری دادگا لە بەردەم داواکاری گشتی لە بەردەم باڵەخانەی داواکاری گشتی من دەستگیر کرام بەبێ ئەمری دادوەر و بەریش درامە بێ ئەمری دادوەر یعنی هەموو ڕێکارەکان ئەسڵان خۆی سندیکا موافق بوو نە دادگا ئاگای لێبوو نە هیچ موافقەیەکیش هەبوو بۆ پاراستنی پارێزەران بۆ پاراستنی یاسا بۆ پاراستنی شکۆی دادگا بۆی لەوە زیاتر شکۆی کەم نەکرێتەوە پێویست دەکا یاساوەک خۆی جێبەجێ دەکا جێبەجێ بکرێ پێویست بۆ دەکاتن چیتر یاسا
بە کەیفی ئەم و ئەو جێبەجێ نەکرێ یاسا وەک خۆی جێبەجێ بکرێت زۆر باش خاترانە نەبێەوە شتێک تریش با من لێرەوە باسەوە دەکەم تکایە دادوەری حیزبی دامەنێن تکایە دادوەری حیزبی دامەنێن خەڵکێک بکەن بە دادوەر خەڵکی بێلایەن بێ بەڕاستی ئەوەی ئەو وڵاتی وێران کردو خۆشم کۆمێتی زۆرم لەسەر و بابەتە هەیە ئەوەیە کە دادوەری حیزبی جا هەر حیزبێک بێ کار لەوەیە باشەگەر دادگایکی بەخۆ و دادوەرێکی بە ئیرادە و بە یعنی داواکاریی گشتی ئەکتیف هەبێ پێ دوایە چێ لەوانە بێبەری دەبن لەوەی کە دادگایی بکرێ مەبەستم لە دەسەڵات دارانە من بیدایەتی کاکیوە مەبەستی من بەڕاستی بیدایەتی ئەوەیە کە دادگایەکی سربەخۆ هەبێ دادوەری سربەخۆ هەبێ لەو کاتەدا هەر کامێک بەخۆشمەوە بە ئێوەشەوە بە خەڵکی تریشەوە هەر کامێک سەرپێچی یاسای کرد دەبێ خاضعی دادگا و یاسا بێتن بەبێ ئیستیسنا ناکرێ ئیستیسنا لە مابەینی فلان و فیسار هەبێتن من ئەو قسەیە دەکەم مەسئولیشم لەسەر ئەو قسەی خۆم ئەگەر تێیدا تووشی کۆمەڵێک کێشەش بم چێ لام زۆر ئاساییە گرینگەوەیە ئەوەی پێویستە بکرێتن لە ئەم ڕۆژگارە ئەوەیە کە دادگایەکی سربەخۆ هەبێ کە بڕیاردان سربەخۆ بێ و یاسا جێبەجێ بکرێتن کاکەژەر ئەمە دو مداخەی تو بۆ وەڵامدانەوەی و پرسیارە دەبی بە حکومە لە نزیکەوە ئاگداری کاک عیماد عەلی دەڵێ ئایا ئیفادەکانی حکوم دراوەکان اعترافەکانیان ڕاستە یاخود لەژێر فشار و ئەشکەزەدا بووە و مووقفی محکەمە چۆن بووە لە کاتێکە لەوێ کە باسی بارودۆخیان کردووە و ئەگەر کۆمنتێک ما بێ لە کۆتاییدا باسی بکەیت وڵی من جوابی کاک عیمادی بە حاڵەتێکی ناو دادگا دەدەمەوە کە هاروان هەفتەی پێش دەستگیرکردنی ژنی مارە بڕێ بوو و قرار بوو لە نزیکترین کاتدا بیگوازێتەوە و دەستگیرانەکەی چاوەڕێ ئەو ئازاد بکرێ بەڵام ئەمە 6 ساڵ زیندانی بەسەدا سەپێدرا دەزانی یەکێک لەو تۆمەتانەی خرا بە پاڵ هاروان چی بوو کاکی وە هاوڕێیەکی وحدەی کارتی نەبابهی مۆبایل کارتێکی 5,000 بۆ ڕاوانە کردووە ئەمە یەکێک لەو تۆمەتانە وەکە پێی سزای 6 ساڵ زیندانی بەسرا یعنی من ئێستا هاوڕێکم کارتێکی مۆبایلی نەمێنێ من کاتی بۆ ڕاوانە بکەم دادگا بێ بۆ سزام بداتن نەخێر هەموو ئەوانەی هەموو بەڵگە و بەحسابی خۆیان دۆکومنت و ئەوانەی ئاراستی ئەو هاوڕێیانەکران هەر هەمووی ئەسڵ ئەساسی نەبوون چکە خۆیان وەڵامی دادوەریاندایەوە و ڕێگایان پێ نەدرا ئەسڵ هەر نەخرانە بەردەمی پارێزەرەکان ئەو تۆمەتانی خراپ بۆ پاڵیان چەندی جار هەندێک لە پارێزەرەکان داوای کردبوو بەس نیشانیان ببینن یعنی بۆی ئەو تۆمەت و بەڵگانەی لەسەریانە بیابینن نەخەری هیچ جوانە بوو ئەو هاروان شێروانی خەریکی ئامادەکردنی پەرتوکێک بووە لەسەر تیرۆری سیاسی و ڕۆژنامەنووسان داوای لە هاروان کردبوو لە بادینان چی تیرۆری سیاسی و ڕۆژنامەنووسان چێنە و بۆی زانیاری پێ بدات و لەگەڵ ئەوەدا راپۆرتێکی ڕۆژنامانیان هەیە لەسەر ئەو چێلگە نەوتیانەی کە چێلگەی نەوتی هەوە لە نزیک سوێن راپۆرتێک لەسەر ئامادە بکەن و ڕسمێکی چێلگەکەیان گربوو کە راپۆرتی ڕۆژنامانی بکرێت ئێمە خۆمان دزای ڕۆژانە و حکومەت خۆشی دانی بۆ دانەوە چەندین بە چەندی شێوازیاواز نەوت هەناردی دەرەوە دەکرێت بە شێوەی قاچاق بە شێوەی نایاسایی بوونی چەندین چێلگەی نایاسایی نەوتی هەیە و ڕۆژانە هەموو میدیاکە قسە لەسەر دەکەن بۆ دەست بۆ هەموو نابدێ بۆ دەست بۆوانە بێت چکە ئەوان مەبەستێکیان هەبوو کەوانە دەنجان کە بکرێت سەکوت بکرێن و ئەو دەنگە ناڕازیانە لە دەڤەری بادینا نەمێنێت دەست خۆش کاکەژار تەمەن بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕێندووە تێگەشتنیش لە ڕاستی ئەوەیە کە لە پاڵ ئەوەی ئەمە هەموو با بڵێن بەشی زۆری قسەکار ڕەنگە ینی دیوی ناومێدکەری تێ ینی با بڵێن جۆرێک لە ناومێدی یان ڕەشببینی تێدا بێ من پێم وایە لە پاڵ ئەوەیە ئەگەر قسە لەسەر چەندایەتی بێ ئێستا خەڵکی کوردستان زۆرینەی خەڵکی کوردستان لە ڕاستیە ناڕازیە لەم شێوازی بەڕێوەبردنە ئەگەر وەکۆی چەندجاری تیژ ڕەنگە باز بکەین داتاکانی دوایین هەڵبژاردن بکەینە پێوەەر و لە ڕاستیە ناڕزایەتیەکان لە سوسیال میدیاوە ئەوەی کە ڕاستی دەرفەت پێ دەدرێ شەقام بێگومان ئێستا شەقام بێدەنگ کراوە و ئازادی ڕادربڕین نییە و ئەگەر سری با بڵێن شوێنە گشتیەکان و گفتوگۆی خەڵک بکەی هەر هەمووی لە ڕاستیە ناڕزایەتی دەدەبڕێ من پێم وایە مەخاڵێکی زۆر گرینگە
بەس ڕەنگە چەند جاری تریش باسکرابێ و خۆ ڕێخستن خۆ تەنزیم نەکردن من پێم وامە یەکێکە لە خاڵە لاوازەکان وەگەوەی پێمان خاوەتی کە ئەمە بەهێزی لە خۆڕێخستن و لە چۆنەتی ئاراستەکردنی تا هاوکات لە ڕاستی دەبی باوەڕشمان بەوە بێ کە گۆڕانکاری کردەیەک نییە بە تەسەوڕی من کرد یعنی پرۆسەیەکی یەکلاکەرەوە نییە وە خۆپشاندان و ناڕزایەتی کۆمەڵایەتی پرۆسەیەکی یەکلاکەرەوە نییە بێگومان ئەو هەوڵی ئێمە ئێسام قسانەی دەیکەین و لە شوێنی تر دەیکەین و خەڵکی تر دەیکە هەزارەها خەڵکی تر لە ڕاستیە ئامادە نییە تەسلیم بێ و دەژی ژیانێک دەژی لە ڕاستیە بە ئازادی بژێ و بێگومان هەموو ئامادەی بازدان و قوربانیشی هەیە من پێم وایە هەموو ئەوانە بە نەتیجە کەڵەکەبوونی دەتوانێت گۆڕانکاری دروست بکە بێگومان لەگەڵ هەڵکشانی تێکۆشانی جەماوەری و تێکۆشانی خەڵک من پێم وایە ئەوانەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆنیش زانیوە و بە هەموو لایەنە سیاسیەکان من پێم وایە شێوازی تێکۆشان و ململانی ئێمەش پێویستی بە مراجعەیەکی گشتی هەیە ئەم مراجعەکردن ڕاستیە بە دیدێکی ڕەخنەگرانەوە دەبێ و چیتر من پێم وایە ئەوەی گرینگە بێدەگبوون لەم دۆخە من پێم وایە نە هاوڵاتی دەپارێزێ و نە ئەزمونونەکە دەپارێزێ و ئەوەی هەرێمی کوردستان و هەندێک جار کە لەژێر خەتەری ئەزمونونەکە باسەکرێ ئەوەی هەرێمی کوردستانی کە با بڵێن خستۆتە حاڵەتێکی زۆر زۆر ترسناکەوە دەسەڵاتی پارتیوێکێتی و ئەم دۆخەیە نەک من پێم وایە هەڕەشەی دەرەچی بەڵکو هەڕەشە ناوەچیەکانە لە هەموو حاڵەتێکە من پێم وایە یعنی گۆڕانکاری چۆنیەتی لە ئەنجامی کەڵەکەبوونی تێکۆشانی جەماوەری تێکۆشانی هەموو لە یەک دێتەکایەوە من پێم وایە ئێستا بە شێوەیەکی گشتی هەیمەنەی دەسەڵات لە ناو خەڵک لە ڕاستی ڕۆژ بە ڕۆژ لە لاوازبووندایە و قەنعاتێک دروست بووە کە بەم برادرانە کە 30 ساڵە دەسەڵاتدارەتی لە کوردستان دەکەن گۆڕانکاری ناتەکایەوە من پێم وایە مەسەر دەچێشێ بۆ قۆناغی تر کە چۆن بتوانن گۆڕانکاری جەوەری بکەن من زۆر زۆر سوپاسی هەریەک لە بەڕێزان پەیمان خان کاکەژار کاگڕێبین سپاس بۆی کە بۆ ماوەی زیاتر کاتژمێرکە لەگەڵمانن سپاس بۆ بینەران بۆ بەشداریان بەنامەیەکی تر پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بینەران بۆ بەردەوامیدان بە کەناڵی هیوا و فراوانتر بوونی بۆ بینەران سەبسکرایبی کەناڵەکە لە خوارەوە بکەن کاتێکی خۆش بۆ هەموو لایەک